ئێمە ئاگادارمان شابێت تۆیشی پێکەین بەس ئەگەر عقدێ دایرەی هەڵی هەڵیکرێت و بڵا عقدەکەت هەڵەشاوەتەوانێ خەڵک بێکارە بابێ بەهۆی بردومانەکەی شەوی ڕابردووی شێڵگەی کۆرمۆرەوە گرفت لە نێوان مۆلدە ئەهلیەکان و وەزارەتی کارەبا دروست بووە لە ئێستادا کۆمەڵی مۆلدە ئەهلیەکان دەڵێ پێیان وتوی عقدەکانتان تەواو بووە بەڵام وەزارەتی کارەبا بازداوا دەکات کە عقدەکەیان ماوە لێرە کاک عوسمانی لێسەرویش کۆمەڵی مۆلدە ئەهلیەکانی کوردستان سڵاو لێ کاک عوسمان ئەم گرفتە چییە وەزیر ئەڵێ عقد تەواو نەبووە کارەبای سلێمانی ئەڵێ عقدەکەتان تەواو بووە زۆر سپاس بەخێر بن ئێستا لە ڕۆژنامەوانەکەشە باسمان کرد جەنابی وەزیر ئەمڕۆ چۆتە سەردانی بەڕێوەبەراتی کۆنتڕۆلی کارەبای هەولێری کردووە لەوێەوە پەیامیە و ڕۆژنامەکان پرسیاریان لێکردوتی عقدەکانی هەڵنەوەشاوەتەوە هەچ کاتێک کارەبای نیشتیمانی بڕا مۆیلەکان حازرن بۆ ئیشپێکردن ئێمەش پرۆژە ڕووناکی لە 15 مانگەوە لە 7 مانگەوە تەلەفۆنی کردووە کە عقدەکان هەڵەشاوەتەوە ناتوانین بە مۆیلەکان بکەین. باشە ئێستا ئێوە چی ئەکەن بەنیازن بۆ نمونە ئیشی پێ بکەن ئەم شەو یا چی بکەن؟ ئێمە ئاگادارمانەوە شابێت تۆیشی پێکەین بەس ئەگەر عقدێ دایرەی هەڵی هەڵیکرێت و بڵا عقدەکەت هەڵەشاوەتەوانێ خەڵک بێکارە بابێ یعنی حکومەت شەڕەکەی ئێمە کردووە ئێمە کردو بە زدی هاوڵاتی شەڕەکەی هێناوەتە ماڵی ئەمەوە ئەڵێ ساڵە خاوەمۆیدەیشی پێ ناکێ سا لەو کاتێک دوای لێدوانەکەی وەزیر حەچی خاوەمۆیدی سلێمانیەت زۆربەی ماڵەکان مارکێتەکان تەلەفۆنیان بۆ کەن ئەڵێ کاربان بۆ ناکەوە وەزیر پێتی عقدەکان ماوە دیارە مۆیلەکانی خۆتان ئامادەنیە بۆ ئیشی پێ ناکە سا من مۆیدەی خۆم مۆیدەکانم گازی تیان مۆیدەکان گازیانە بزانم عقدەکەم هەڵەشاوەتەوە ئێستا بە تەلەفۆنێک بە نیو ساعەتێک گازم بۆ دیۆ مۆیدەکەمەکەم. باشە ئێوە بەنیازن چی بکەن لە ئێستاە بۆ نمونە ئەم بابەتە چۆن چارەسەرەکەن؟ وەکو چارەسەر لای منیە چارەسەر لای پرۆژەی ڕووناچووی دایری کارەبا لای وەزارەتە بە زۆر خۆمان وەکو یاسپاکێک بۆی هاوڵاتی بزانێت کە سوچەکە ئێمە نین ئیشی پێ ناکەین ئێمە ئامادەین بۆ ئیش پێکردین مۆلیدا حازرە بەس ئەوە ناڵین ئیشی پێ بکەین ئەگە هەچ کاتی ئازمان بنێ و عقدەکە بەردەوام بێمە ئیشی پێکەین. قسەتان لەگەڵ پرۆژە ڕووناچییان نەکردووە؟ ناڵە هیچ ڕقمێکیان قسەگە چیەکەی چیە ناسی ئەی کارەبای سلێمانی کارەبای سلێمانی کەسیان جواب ناداتەوە و ئەوەشیانێ بە ڤۆیسێک عقدەکانیان پێڵەشاندوونە هیچێتە کەسێک نییە ینی تەلەفۆنێکی بۆ بکەی بەڵای یادی وەرەکە لەم شارە ئەو زەجێ دروست بووە بە حلێکی بدۆزینەوە بەڵام ئەمە هیچ سڵاتێکیان لە هەولێرە باشۆک باسەکرێت چەند خاوەن مۆیدێک لە شاری سلێمانی و لە هەولێریش کاریامۆیلەکانیان کردووە ئەمە سلێمانێکی ئیشی پێ نەکراوە بەس هەولێرنەوە یەک مۆلیدا عقدەکان تا دوو هەیە لەبەرەوەی کە لۆدیان لەسەر ئۆڤەرلۆدا شۆداونە ئەوانە تاوەکو دوو عقدەکان هەڵنەوەشاتەوە چ کاتێک کارەبا بڕنەوە یەک مۆلیدەیشی پێکەن. ئێوە داواکاریتان چییە لە وەزارەتی کارەبا و کارەبای سلێمانیش؟ ئێمە داواکاریمانەوەی ئەگەر مۆیلەکان کارەبای 24 ساعتەکان پێرفێکتە و لە سایاسەتە با ئێمە دەنگ بن و مۆیدی خۆمان پێچینەوە خواحافیز بەس ئەگەرەوە بەتەما بێمە مۆیلەکان لە شوێنی خۆی لابەرین و چێڤڵەکان دەستکارینەکەن یەک مۆیدە سلێمانی ئامادەنیە تا حسابی خۆی نەدەنێ مۆیلەکانی لابەرێ تا ئێستا هیچ مۆیدێ لابراوە؟ هیچ مۆیدان نەبرا لە سلێمانی. ئەی ئەتوانن لای بەرن؟ وەکو ئەتوانن کەس پێی نەوتوی ناڵم پرۆژەی ڕووناکی کە پرسیاری لێکەی واڵێن بەو شێوەیە بەو شێوەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە سەرش کۆمەڵی مۆیدە ئەهلیەکان بوو کە باس دەوە دەکات کە تا ئێستا هیچ ڕێنماییشیان بۆ نهاتوە تایبەت بەوەی کە مۆیدەکانیان کار پێ بکەنەوە ئەوەی وەزیری کارەباش باسی کردووە تا ئێستا هیچ ئیعازێ بەمان نەگەیشتووە بۆ ئەمان نازان کاری پێ بکەن یاخود کاری پێ.